بڕگەی ئەمڕۆی بەرنامەکەمان ئاماژە بە یەکێکی کە لەو کێشانە ئەین کە لای هەرزەکار هەن ئەویش کێشەی گۆشەگیری و پەناگیریە لای کەسی هەرزەکار سەبارەت بە گۆشەگیری یاخود ئەوەی کە کشانەوەی کۆمەڵایەتی پێوتێ لە دەروون ناسیا بەوە پێناسەکراوە کە بریتە لە کشانەوە بە فعلی بەکردەوە یاخود خواستی کشانەوەی مرۆڤ لە دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە تێکەڵبوونی کۆمەڵایەتی لە بەشداریکردن لەگەڵ ئەوانی کە لە دروستکردنی یاخود لە پەیوەستبوون بەوانی تر بە تاکەکانی تری کۆمەلگا و ئەو کۆمەڵایەتیانەی کە ئەکرێت تەبەن وەکوتم لە دەروون ناسی ئەما پێناسەکە ئاوا کراوە کە بریتە لە کشانەوە بە فعلی یا خواست مەرجنیەت شتێکە کەسەکە ئەچێت لە مەکتەبە لە پۆلەدا نیشێت بەس خواستی کشانەوەی تااقەتی تێکەڵبوونی نییە مشارەکە و بەشداری لەگەڵ ئەوانی کە ناکات جاری وایە تەنانەت بە مامۆساکەشەوە ئەمە یەکێکە بە حەقل لەو کێشانەی کە لای هەرزەکار هەنێ جار زۆر بەتونی هەیە تەبەن ئەمەش هۆکار و با بڵێن ئەسبابی خۆی هەیە یەکێک لە هۆکارەکان جاری وایە تەبەن ئەمە هۆکاری سەرەکیەتی یەکێک لە هۆکارەکان هۆکارە جەستەییەکانن هۆکاری جەستەیی ئێمە خەڵکی هەرزەکارمان ئیتر یا لە حەقیقەتا وایە یاخود لەواشێت خۆی وا خۆی خوێنێتەوە کێشەیەکی جەستەیی هەیە باڵای بە پێی پێویست نییە یا زیاد لە حەد درێژ یا زیاد لە حەد کورتە باشە دەموچاوی بە پێی پێویست نییە یاخود نەخۆشیەکی دیاریکراوی هەیە کە تەشویحی دروست کردووە لەسەر جەستەیی ئەمە ئەکات جاریوە ئەبێتە سەبەب کە خۆی بە هاوڕێکانی بەراورد دەکات ئەم وەکو ئەوان نییە یەکێک لە دەرکەوتەکانی لە شێوەی گۆشەگیری و لە شێوەی کشانەوەی کۆمەڵایەتیا بێت کەواتە یەکێک لە هۆکارەکانی گۆشەگیری ئەکرێت ئەسبابی جەستەیی بێت یەکێکی کە لە هۆکارەکان هۆکاری دەرونیە مەسەر نێمە هۆکاری دەرونی هەستکردن بە کەمیمان هەیە یەشەیەوەی کە شعور بە نەقسی پێوترێت شعور بە نەقز مەسە ئەکرێت ئەویش هۆکاری خۆی هەبێت بەڵام یا هەستکردن بە نەقز یا بە پێچوانەوە هەستکردن بە عەزەمە ئێمە خەڵکمان هەیە کە تێگەڵ بە هاوتەمەنەکانی نابێت لەبەرەوەیە کە ئەم خۆی بەوان ناگۆڕێتەوە هەسەکات ئەوان لە خوار ئەوم باشە پێگەی کۆمەڵایەتی ئەوان ناگاتە پێگەی کۆمەڵایەتی ئەمە بە پێچوانەوە خەڵکیشمان هەیە لەبەرەوەی کە وا هەسەکات ئەوان لە ئاسمان و ئەم لە ئەرز ئەمەشە بێتە سەبەب بۆ هۆکارێک لەواچێت یا کەسەکە کەسێکی شەرمنە شەرم ئەکرێت خۆی لە خۆیان بێتە سەبەب بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە ئینسان تووشی گۆشەکی کۆمەڵایەتی بێت ترسی یەشیژیکەی لەو هۆکارە دەرونیانەی کە ئینسان هەنەجار تووشی با بڵێن گۆشەگیریەکات بێجگە لەوە هۆکاری کۆمەڵایەتیمان هەیە کە خۆیان لە چین و پێگەی کۆمەڵایەتیە ئەبینەوە یاخود ئەوەی کە ئێمە خەڵکمان هەیە وەسمی پێوەیە وەسم بۆ مانایی کە کاتی خۆی باوکی دایکی چوزانم ناوی عیلەکان کاتی خۆی بە سەبەبێک لە سەبەبەکان لە دیدی ئازراوە ئەمە چ کرد بێت چ کوڕجاری وایە کاردانەوەی مناڵی عایلەیە بەو شێوەیە بێت کە تێکەڵ بەکان یا جورئەت نەکات تێکەڵ بە کەسانی کە بێت وە لێرەشەوە سەرکێشێت بۆ ئەوەی کە کەسێکی گۆشەگیر دەرچێت تەبەن سەبارەت بە دەرەنجامەکان یەکێک لە دەرەنجامە هەرە خراپەکانی ئەم ئینسانانە ئەوەیە کە لە نەتیجەی ئەمەیە دەواچێت پراوێز خرێن بۆن بوون ئێمە کەسێکی هەرزەکارمان هەیە لەواچێت ئەگەر جارێک دوان مامۆساکەی پێی بڵێت و بوێت بەشداری پێ بکە بەشداری نەکرد ئیتر مامۆساکەشی پراوێزی خە محاولە جاری وایە لای کەسانی دەوروبەر و محاولی ئەوواکرێ هاوڕێتی لەگەڵا دروستکرێت بەڵام ئەم کە دەست پێشخەر نەبێت یا هەندێک جار کە خۆی نەیە بەدەسەوە لەگەڵ هاوڕێکانی و تێکەڵیان نەبێت و نەتوانێت پەیوەندیان لە ئەوانیش ئەیخەنە پراوێزەوە ئەبێتە کەسێکی پراوێزی کەواتە پراوێز خستن یەکێکە لە دەرەنجام و نەتیجەکانی گۆشەگیری چێشیکە لە نەتیجە خراپەکان و دەرەنجامە خراپەکان بە هەدەرچوونی تاقی ئەمانی ئەمانە ئینسانیان تیا زۆر زیرەکەن بەڵام بە حکمەوەی کەسێکی گۆشەگیرە ناتوانێت خۆی نمایش بکات لە پۆلە ناتوانێت تاقەوتوانە وزەی خۆی مەسەرەن ئەتوانێت دەگەل لە دەستگایەکە ئیشکال لەوە بتوانە ئەوەی هەبێت بەسەرۆکی تیمیا بە مدیری دەستگاکە بەڵام بە حکمی ئەوەی کە تااقەتی ئەوەی نییە و تێکەڵی بە خەڵک نابێت وەکوتم ئەم کەسە ناتوانێت بچێتە پێشەوە ئەو تاقە وزە جەستەی و دەرونی و عقلی کە هەیەی لە شوێنی خۆی ئاپوچێتەوە بە هەدەرەچێت یەکێکیکان لە دەرەنجامە هەرە خراپەکانی گۆشەگیری ئەوەی کە ئینسانەکە تووشی خەمۆچیە بێت و لەواچێت بگاتە قۆناغێک کە حتا خۆی ئازار باد یا محاولەی خۆ ئازاردان وشتی قورستر و کارەسات بارتر بکە یەکێکی تر لە ئینەکان بڵێن لە دەرەنجامە خراپەکانی ئەوەیە کە ئەم کەسانە ئەسڵەمێنەوە وەکووتمان هەر لە ئەساس ئەیمانیان بە تێکەڵبن لەبەرەوە دەرفەتی ڕەفاقەت لە دەسێن دەرفەتی هاوڕێگرتن و دروستکردنی عیلاقە و ڕەفاقەت لە دەسێن و یەکێکی کە
لە نەتیجە و دەرەنجامەکان وەکوتم هەر مەسەن کەسەکە ئەگەر کچ بێت زۆر قورسە قەناعەتی پێ بکەی شوو بکە، کوڕ بێ زۆر قورسە قەناعەتی پێ بکەی، حتا ئەگەر شوش بنیا ژن بێنن جاری وایە ئەمە ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە ئەو کەسە کەسێکی فاشل یا شکست خواردو دەرچێت. من ناڵم لە وا دەرچێت بەڵام بۆی هەیە ببێتە کەسێکی شکست خواردو لە هەر جۆرێکی پەیوەندیا لەگەڵ تاکەکانی تری کۆمەڵگەیە دروستیکەن و نەتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ بە تایبەتی لە مەجالی علاقە و لە بواری پەیوەندیا. سەبارەت بە چارەسەریشان تەبان چارەسەر ئەمانش باوکو دایگەتوانن لە ڕێگەی تێکەڵکرد بە تەوان مهمترین شت ئەوەیە ئەمانە ئەبێت بە تەدریج تێکەڵ بەوانی بکرێن مەرحەلە بە مەرحەلە قۆناغ بە قۆناغ مامۆساکەی تێکەڵ بەوانی تری بکە لە بەشداریکردنی پۆلە، لە چالاکی وەرزشە، لە چالاکی هونەریە. یەکێکی کە لە ڕێگە چارە هەرە گرنگەکان ئەوەیە کە دیوە ئیجابەکانی خۆی پیشان بەی مەسەرن هیچ ئینسانێک بە دەرنیەوە خاڵی نییە لە کۆمەڵێک نقطەی بەهێز و پۆزتیڤ ئەکرێت ئێمە لەگەڵ بینینی ئەو نقطە سلبیە کۆمەڵێک نقطەی ئیجابی و خاڵی ئیجابی لە کەسێتی ئەو کەسەیە بەدی بکەین. مەسەرەن لەوا چێ دەم کەسە لە مەسەلەی قسەکردنا کەسێکی شکست خواردوو بێ بەڵام لە وەرزشە لە شەقتەی هەڵانە کەسێکی باش بێت. ئەکرێت لە مەسەلەی قسەکردنا کەسێکی شکست خواردوو بێ بەڵام لە خوێندنەوەی ئینشاکەیە هیچ کێشەیەکی نییە. لەبەرەوە یەکێکی کە لەو خاڵانی کاتوان ئیسفادەی لێ بکەین بۆ ئەوەی کە چارەسەریەم کەسانی پێ بکەین ئەوەیە کە بگەڕین بە دوا خاڵی بەهێزیانە و یەکێکی کە لە گرنگترین خاڵەکان ئەوەیە کە دەرفەتیان بۆ دروستکەین، دەرفەتیان بۆ ئاوەڵاکەین و دەرفەتی باش بخینە بەردەستیان بزانین ئەم کەسە ئەیەوێت چی بکات باشە. ئێمە خۆیان ئازادکەین، خۆیان بڕیار لەوە بن کە لە چیا باشن، خۆیان بڕیار لەوە بن کە ئەیکەن و اختیارێکن و هەڵێ بژێرن اختیار بە اختیار بخینە بەردەستیان کە خۆیان ڕەفیق بۆ خۆیان دروست دیاری بکەین، نەک ئێمە ڕەفیق بەسەریانە بسەبێنین. بەهەرحاڵ ئەکرێت ئەمانە کۆمەڵی خاڵ نتوان بە ئیسفادەی لێ بکرێت بۆ ئەوەی کە چارەسەری گۆشەگیری پێ بکرێت و ئێمە بە حەقەت لە مەجای حەوت دەقیقە دەتوانین ئاماژە بە ئەو نەبین.